بەداخەوە کەسانێک هەن هیوا و ئاواتیان ئەوەیە تەبیعەتیان خۆش نییە، بەوە مرتاحە بن، ئەوەندە تەبیعەتیان خراپە بەوە مرتاحە بن قسەی ئەم بێنن بۆ ئەو قسەی ئەو بۆ بێنن، واتە نهێنیەکانی خەڵکی نقڵکەن بۆ یەکتری. ئەمە تەبیعەتێکی زۆر خراپە، ئەمە ڕەوشتێکی زۆر ناشرینە، نهێنی نێوان خەڵکی نقڵکەی بۆ لای کەسێکی تر بۆ ئەوەی کە کێشە و مەشاکل دروستکەی. ئەو جۆرە کەسانە با گوێ بگرن کە گوێ ئەگرن لە نهێنی خەڵک ئەمجا بڵاوی دەکەنەوە، دەیگەێنن بەو کەسەی کە پێویستە پێی بگەێنن، چونکە تەبیعەتیان ئەوەندە خراپە بەوە مرتاحە بن کێشە و مەشاکل لە نێوان خەڵکیا دروست بێت. لە حەدیثێکی صحیح بوخاری داهاتۆ پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم: ومن استمع إلى حديث قوم وهم له كارهون أو يفرون منه صب في أذنه الآنك يوم القيامة. هر کەسێک گوێ بگرێت لە قسەی کەسێک کۆمەڵێک ئەو کەسانە پێیان ناخۆش بێ گوێ لە قسەکانی بگری، واتە پێی خۆش نییە گوێ لێ بگری. مۆبایلەکەت پێیە دەڵێ فڵان کەس وەرە گوێ لە فڵان کەس گرە، بەس با نەزانێت گوێ لە تۆ دەگرێ، ئەڵێ کەس لەگەڵان یێڵێ نەخێر، کەس گوێ لە قسەکانت نییە، قسەکانی من و تۆ ئەڵێ نەخێر، بەڵام خەڵکی تر گوێ لێیە. ئەمە عقوبەکە و سزاکەی چییە؟ ئاگادار بکە ئەو کەسە حەزی نەکرد کەسێک گوێ لە قسەکانی بگرێ، یا لەو کەسە ڕای کرد ئەو کەسەی ئەم کارە ئەنجام بدات. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: خوای گەورە و میهرەبان لە ڕۆژی قیامەتە قورقۆشمی تواوە ئەکا بەناو گوێکانیدا. قورقۆشمی تواوە، قورقۆشمێکە تواو بێت ئەمجا ئەیکەن بەناو هەردوو گوێیدا بە گەرمی لەبەر ئەوەی گوێی لە قسەی کەسانێک گرتووە کە حەزیان نەکردو گوێ بگرن، ئەچێتە پاڵ دیوارە شوێنێکەوە لە بن دەرگایەکەوە گوێ ئەگرێ لە کەسێک کە حەز ناکە گوێ لێ بگرێ. ئەوە سزاکەیەتی لە ڕۆژی قیامەتە قورقۆشمی تواوە ئەکرێ بەناو گوێکاتانە. ئاگاداری خۆتان بن. مناڵ مەنێرن بۆ جاسووسی، خەڵک مەنێرن بۆ جاسووسی بۆ ماڵ خەڵکی، ئەوە سزاکەیەتی. ئاگادار بن. کوڕەکەم بڕۆ، کچەکەم بڕۆ گوێ بگرە بزانە ئەوانە باس چیەکەن. ئەوە عقوبەکەیەتی. ئاگادار بە برای بەڕێزم، خوشکی بەڕێزم.